بەخشینی هەلێکی دووبارە بە کەسەکان جا هەندێک جار لەوانەیە ئێمە لە شوێنی کارەکەمان نابێت لە پەیوەندی هاوڕێیەتیە بێت لە پەیوەندی سۆزداری یان هاوسەرێتیە بێت ئەبینیت کەسێک بەدەست کەسی بەرامبەریەوە ئاجزبوونێک لە ئەو کەسایە دروست ئەبێت هەندێک جار ئەبینیت دەرفەتێکی تر پێت دێتەوە پێشەوە بۆ ئەوەی کە تۆ ئایا ئەو کەسە جارێکی تر ئەو هەلەوە ئەو دەرفەتەی پێ ببەخشیت کە لەگەڵ یا پەیوەندێکە دروست بکەیتەوە یاخودنا جای مەقسە لەسەر ئەوەکەین کە ئەو کەسە ئەبێت چ تایبەتمەندیەکی هەبێت یا چ گۆڕانکارێکی لە خۆیان کردبێت یا تۆ چ مەرجێکی بۆ دابنێت بۆی کە جارێکی تر ئەم هەلی دووبارە بەخشینە واتایەکی دروست ببەخشە دوانەکە جارێکی تر هەمی سندڵت بشکێتەوە بە شێوازێکی تەنانەت خراپتریش بۆی کە لەسەرم بابەتە بدوێ میواندارەتی زۆر بەڕێز ئاوات محەمەدمان کردووە کە بە ڕێزیان توێژەری کۆمەڵایەتن کاگاوات سڵاوە لێبێ بەخێربێت بەیان باش کاگاوات بەخێربێت سەرجەم کاکاوات ئێمە لەو پارچە مۆسیقای بەڕاستی چێژمان وەرگرت هیوادارین جەنابشت بەو شێوەیە بەتاکید ئێمەشەوە چکە خۆراکی دڵ بوو ڕۆح بوو ڕاستی ئەوانە دایم بۆ تەغزیەی دڵ تەغزیەی ڕۆح پێویستە ڕەنگە ئێستا هەندێکشی باسکەین زۆر باشە جا ئێستا دێنە سەر تەوەرەکەی خۆمان کە لەسەر هەلی دووبارە بەخشین بە کەسانی دەوروبەرمان قساکەنتیایە بە چه کەسانێک ئێمە دەتوانین هەلێکی دووبارە ببەخشینەوە واتە کەسی بەرامبەر چی کردبێت کامێک لە سنوورەکانی نەبەزان دەبێت ئێمە ئەتوانین هەمیسان بڕوای پێ بکەینەوە و هەلێکی پتری پێ ببەخشین دەستان خۆش بێت تەوەرەکە بەڵبژانی ئەم تەوەرە بەس پێشەوە با پرسیاریەوەکەین بۆچی ئەم تەوەرە بووە بە باس و خواست بۆچی ینی ئینسان گەشتۆتە ئەو قۆناغی کە پرسیار لەوە کە ئایا فرسەتی دووەم و دووبارە بینەوە بە کەسانی بەرامبەر کە هەڵیان بەرامبەر کردوینیان نا بەقنعاتی من ئەگەڕێتەوە بۆ ئەو دۆخەی ژیانی ئینسان کە ئێستا تایەژی ینی ژیانەکە پڕە لە جەنجاڵی لە ناڕەحەتی لە هیلاکبوونی ڕۆح لە هیلاکبوونی دڵ وەکو جەناب باسکە ئەو پارچە مۆزیکە وەکو خۆراکێکیای بە دڵمان چەنێ ئاسوودە بوون چەنە ڕۆحمان ئاسوودە بوو بەڵام ئەگەر ئێمە ڕۆژانە ئێمە ئەم خۆراکە بن بە دڵمان بە گیانمان بە ڕۆحمان ڕەنگە ئەم پرسیارانە یان ئەم مەوزوعانە کەمتر بێتە باس و خواست بەڵام مەیتر دنیای مۆدێرن بەڕاستی لە قۆناغی مۆدێرنە چونکە سیفەتی ئەم ژیانی مۆدێرن وا بوو ینی قەیران بە دوای قەیران هێناوێتی یعنی لە قەیرانی ئابووری لە قەیرانی سیاسی لە قەیرانی پەروەردەی لە کۆمەڵاتی لە نەفسی هەموو ئەمانەوەی کردو ئینسان بەڕاستی هیلاک بێت یعنی زوو دڵی بڕەنجێ و زۆر تەحملی نەبێ حوسەڵەی نەبێ ینی بۆچی ئێمە ئەم پرسیارە ئەکەین چونکە ئێمە زۆر جار بەرامبەر بە شتێکی بەسیط یان سادە ئینسان دڵی ڕەنجاوە گران بووە ناڕەحەت بووە لە کەسی بەرامبەر بۆیە من حەزم کردم پێشەکەی بڵم بۆی ئێمە بۆچی گەشتین دەم قۆناغا بەشی پەیوەندی ئابەم ژیانەیە بەم قۆناغی ژیانەوە کە ئێستا تایەژین و بەڕاستی هەموومان هیلاکین ئەوەی چاومان لە دەرەوەی خۆمانە ئەوە چاومانویان خەیاڵمان ئاگاییمان لە خۆمان نییە ینی لە ناوەناخی خۆمانە ناژین بەڵکو زیاتر لەگەڵ دەرەوە ینی من چاوم لەسەر ئێوە بۆ بزانم چۆن مامەڵە لەگەڵ منەکەی چۆن قسە ئەکەی چۆن ڕەفتارەکەی ئەجا بتەوێت ئینسانیش بەڕاستی کە هاتوتەم دنیایەوە ئەم هەموو ڕوودا و ئەم کەسە جیاوازانیتیایە ینی لە ڕووی سایکۆلۆژی و هەڵەیە یان ئاسایی نییە پێمان وابێ هەموو ئینسانەکانی دەوروبەرمان دەبێت بۆکو ئێمە مامەڵەکەن یان هەموو ئینسانەکانی دەوروبەرمان دەبێ کارێک نەکرد کە من بڕەنجێنێ مادەم تۆ لەناو ئەم ئینسانانای لەناو ئەم هەموو ڕووداوە جۆرا و جوانین ئەبێت چاوەڕوانی ئەوە شکەیت کە بەڕاستی هەنێک ڕەفتار هەنێک قسە هەنێک ڕووداویەتە پێشەوە کە بەدڵی تۆ نییە هەنێک ئەو کەسانی دەوروبەرت بەدڵی تۆ نین ڕەفتاریان بەدڵی تۆ نییە و ئەبێت چاوەڕێ ئەوە شکەی کە بەڕاستی عاجز بکەن ئەمە پێش ئەوەی جەنابت وتت ئەو کەسانە کە پێویستە ئێمە هەلی دووبارەیان پێ بدەینەوە بەڕاستی پەیوەندیەکان جۆرا و جۆرن ئینسان پەیوەندی جۆرا و جۆری هەیە ینی بازنێکیان پێوتێ پەیوەندی خێزانی ئەو پەیوەندیە کە تۆ لەگەڵ دایک و باوک و خوشک و براکانت ئەو بەسێتەوە ینی ئەم بازنەیە مەجای ئەوەی تیانە بەڕاستی کەسەکانی ناوی دیلێت کرد بەڵام بازنەی ترمان هەیە بۆنە بازنەی هاوڕێیە یان کارە ئەم بازنەیە ئەو کەسانی کە تیادی دەتوانین دیلێتی کەیت کەسێکی تر بخەیتە شوێنی بۆی ئەگۆڕێ بەڕاستی فرسەتەکە ئایا ئەگەر دایک و باوکە یان خوشک و برا یان کەسێکی ترێک کە هەڵەو کردووە یان ڕەنجاوی لێی ئەمە مەجای ئەوەی تیانە بڵێ وەڵا فرسەتی دووەمی پێ نایەمەوە ئێمە باسەکەن لەسەر ئەو کەسانەی کە خۆمان هەڵگیانە بژێرین ئەمە بازنەی دووەمە هاوسەر بێ خۆشەویست بێت بەڵێ ئەمە بازنەی دووەمە بەڕاستی بازنەی دووەم ئەوەیە کە ئێمە خۆمان هەڵمان بژاردەوە بە ئاسانیش دەتوانین خۆمان ڕەفزی بکەین دیلێتی بکەین ئەم کەسانە مەرجی هەیە بۆ منە ئەو کەسە مەرجەکە کات تۆ فرسەتی دووەمی ئەیتێ کەسی بەرامبەر زۆرە لێ نەکات ئەنی وای لێ نەکردوی ئیسەغلالی کردبی ناڕەحەتی کردبی کە ناچاربی فرسەتی دووەمی پێیدێت ئەمە بەتابەتی لە ژیانی هاوسەریە زۆر جار
پیاوەکە یان ژنەکە یەکتر ناچارەکەن کە فرسەتی دووەمی پێباتەوە ئایا فشارێک بەکارێنێ ئەمە بەڕاستی ئەوە نییە فرسەتی دووەمی پێ بێتەوە چونکە ئەو کەسێک کە ئێوە فرسەتی دووەم بات بە ڕەغبەتی خۆی نەبووە بە ئارەزوی خۆی نەبووە یان ئازاد نییە لە بڕیاردان لەوەی کە ئایا فرسەتی دووەم بدایاننا بەڵکو لەژێ فشارا بووە ئەمجا هەنێکی ئەوەی لە ژیانی هاوسەریا ڕۆیە دەوروبەر قسەی تیاکەن یان ئەو شتێک کە پێی وتێ مارەی ناچارە لە ترسی ئەو مارەی ئەوە ناچارە یان زۆرجار لە ترسی مناڵە ئەمانە هەمی فشارە ئەکچێتە سەر ئەو کەسە مەرجی دووەمیان ئەوەیە کە ئەو کەسە بەڕاستی هەڵسوکەوتی یان ڕەفتاری چاکسازی تا کرد بێت بۆی ئەمە بتوانین فرسەتی دووەمی پێ بدەین چونکە ئینسان قابلی هەڵەیە قابلی ئەوەیە غەڵەتکە ئەی پسپۆڕانی ئەم بوارە بە هەموو شێوەیە لە هەموو هەڵە و کەم و کورتیەکانە بۆ هەموو ئینسانەکان فرسەتی دووەمەیەن یعنی پێویستە فرسەتی دووەم بین لە پێناوچی بەس لە پێناو چاکسازی لە پێناو چاکردن ئەجا ئێمە ئەمە جیاوازە بەڕاستی لە لێبوردن ئێمە لە کەسەکانە بورین بەڵام بەس نییە فرسەتی دووەمیان پێ بین بێن و ناو ژیانمان ئەمان لەسەر چی بۆستین لێرە بۆ نمونە ڕەنگە هەنێ جار ناخۆشێک دروست ببێ لە نێوان دوو کەسا بەتایبەت باسی بازنەی دووەم ئەکەین ئێمە ڕەنە تۆ حەز بکەی کە هەلێکی دووبارە بدەیتەوە بۆ کەسێک کە لەگەڵ یان ناخۆشیەکەت بووە ڕەنگە هەنێ جار بەمەبەست ئەو ناخۆشیە کە دروست بووە بەمەبەست ئەو شتانە بەکار نهاتە بێ ئەو کەسێک کە هەنێک ڕەفتاری بەرامبەر بە تۆ کرد بێ مەبەستی نەبوو بێ خۆی پێی نەزانی بێ چۆنی لەم کاتەیە بیناسیتەوە ئەو کەسە کە بەم شێوازە هەسوکەوتی لەگەڵ تۆ کردووە مەبەستی نەبووە یاخود دڵێکی پاکتری هەیە لەوەی کە تۆ ڕەنگە بە شێوازێکی هەڵە تێگەشت بیت و هەنێکیشان بە پێچەوانەوەن ڕەنگە زۆر زیرەکانە هەسوکەوت بکەن بە شێوازێکی باش لەگەڵ تۆ کەسێکی باش نەبن بەڵام تۆ هەستیان پێنەکەی چۆنی ئەم دوانە لە یەکتر جیا بکەین ئەم پرسەرە تەواو ینی تۆ زۆر جار بۆیە ماڵێن فرسەتی دووەم هەر بدرێ پسپۆڕانە هەڵام فرسەتی دووەم بدەن بۆچی چونکە ڕەنگە تۆ هەڵە ئەم کەسە خوێند بێتەوە یان ئەم کەسە مادەم ئینسان قابلی هەڵەیە چونکە ئێمە زین ئینسان لە بینی نە فریشتەیە نە شەیتانە ینی لەو بینایە نە چاکە خوازێکی تەواوە نە شەرخوازێکی تەواویشە ئەین لەو بینایە ینی زۆر جار ڕەفتاری شەڕەنگێزیشەکە زۆر جار ڕەفتاری چاکەکاری و ئەخلاقیشەکە لەبەرەوە ئێمە ئەو کەسێک کە لێبوردەین بۆ دەرەکەین بۆ مناڵین لێ دەبورین مەرج نییە وەکوتم فرسەتی دووەمی بینەوە بێتەوە ناو ژیانمان بۆ منە تۆ هاوڕێک تەیە کێشەیەکتە بۆ لەگەڵە هەڵەیەکی بەرامبەرکردی دڵ ڕەنجاوە حەز ناکەیت وەکو پێشتر بێتەوە ناو ژیانی ڕۆژانەت و ژیانی تایبەتی خۆت بەڵکو لێ بورید پەیوەندیەکی ئاسایی لە نێوانتان نابێت نەک پەیوەندیەکی هاوڕیانە چونکە پەیوەندی هاوڕیانە بەڕاستی جیاوازە لە پەیوەندیەکی ئاسایی ئەین تۆ پەیوەندیمان هەیە ئەمە پەیوەندی کارە تۆ لە کارە تەنها بە بۆنەی ئیشەکەتەوە پەیوەندی لەگەڵ ئەو کەسانی دەوروبەر تابەستی بەڵام پەیوەندی هاوڕێی تایبەترە هاوڕێتی ئەوەیە کە هەتا شتە تایبەتەکانی خۆشت چونکە ئینسان پێویستی بەوە هەیە کە بەڕاستی هەنێشتی تایبەتی هەیە کە لای هەندێک کەس باسیکە کە ڕەنگە لای خوشکوبرا و دەیکباوشی باسی نەکە بۆی هاوڕێتی ئەو جیاوازە لە پەیوەندیەکانی تر ئەگەر ئێمە لێبوردەیەکە بۆ کەسی بەرامبەر لێ خۆش بین بەس ئەو مانایەوە نییە کە ئێمە دیسان و هێناومانتو ناو ژیانی خۆمان و بۆی فرسەتی ئەوەی بینە دووبارە هەڵە بەرامبەرمان بکاتەوە ئەمە جیاوازە بەڕاستی لە فرسەتی دووە چۆنی بیان ناسینەوە کەسێک هەیە جاری وا هەیە نیازی دڵی پاکە لا ئیرادی بۆ ڕەنگە هەنێ جار مەبەستی ئەو هەڵەیە نەبوو بێ کە بەرامبەر بە تۆ کردوێتی بەڵام کەسانێکی تر هەن بە پێچەوانەوەن ڕەنگە ڕقێکیان لە دڵا بێ بەرامبەر بە تۆش زۆر زیرەک بن بەڵام نانەوە کە تۆ هەستیان پێ بکەیت چۆنی ئەم دوانە جا بکەینەوە لە یەکتێکادا سەراتاکە ئەگەر شتێکم وە دەوتم ئینسان زۆر هیلاک بووە ڕۆحی هیلاک بووە زوو هەڵەچێ حوسەڵەی کەم بەرامبەر ئەو هەڵە و کەم کورتیان و ڕفتارانی کە بەدڵی نییە کە بەرامبەر یەکرێ زوو هیلاگە بێ زوو تۆڕابێ ناسینەوەی ئەم دوو جۆرە یەکەم بەندە بەوەی کە چەنە خۆمانە ناسین خودی خۆمان کاتێک کە خودی خۆ ناسی متمانە بەخۆبوونت هەبوو زۆر جار ئەو هەڵانەی کە بەرامبەرش ئەکرێت زۆر ئاسایی وەریەگریت جۆ لەوە نییە ئایا بە مەبەست کردوێتی یان چۆنە بەبێ مەبەست ئەمە یەکیان دوو ناسینی یەکەم ناسینی خۆ دوو ناسینی کەسی بەرامبەر یعنی ئەو کەسە هاوڕێت بێت کە هاوسەرت بێت نازام هاوڕێی کارت بێت هاوڕێی ئیشت هەر چیەک بێت پێویستە ئەوش بناسیت ئایا لە ڕابردووە چۆن مامەڵی کردووە لەگەڵ کەسانی دەوروبەرا چۆن مامەڵی کردووە چۆن بیرەکاتەوە ئەم دوو حاڵەت ئەگەر بیناسیت خۆشە بناسیت ئەو کاتە هەر ڕفتارێکەکە ڕفتارکە ئاڵێن ئیتر ئایا قسەیەکە جوڵەیەکە کردارێکە هەر چێگەیکە
تۆ یەکسەر لەو قاڵبای هەڵسەنگانی بۆکەیت بەڵام ئەمە جیاوازە لەوەی کە کەسێک عاشقی کەسی کتر بووە هاڵێ عاشق چوەرە ئێتر زۆر جار ئەو کەسە کە عاشقی بووە گە هەڵەشی بەرامبەر کە هەڵەکان نابینێ ئەمان جیاوازە لەوەی کە باسیەکەین بەڵام کاتێک کە تۆ خۆت و بەرامبەرت ناسی بەڕاستی ڕەفتارەکانشی لە جی خۆیان هەڵەسەنگێنی و لە جی خۆشە سزایی و زۆر جار ئەمە بەڕاستی کەوتۆ سەر سەلیقەی ئینسانیش زۆر جار ئەو هەڵەی کە کردوێتی دەتوانیت بە شێوازێ لە شێوازەکان پێی بڵیت بەبێوی نە دڵی بڕەنجێ و بۆشە ڕوون بێتەوە مەبەستەکەی چییە يعني ئینسان هەموو شتێک هێسا بەڕاستی ئاسانە لام سەیرانی هەتام دقی ئینسان زۆر جار لەسەر شتی بەسیت هەرای گەورە ئەندرێتەوە یعنی ئەبێ بە کوشتار و کوشتنی شەی لێکوێتەوە یعنی شتێکی ئاسایی ینی تۆ پرسیارێکی لێ بکە هەر بە پرسیارە ڕەنگە وەڵامەکەی ئایتۆ یان دوو قسە بکەی یەسەر ئەو شتە کە ئەو بەسەڵەکەی لە بینتانە ئەتوێتەوە چون ئێمە بەڕاستی خی گەورە ئەو زمانی پێبەخشین بۆ پێبەخشین بۆ ئێمە تعارف بە یەکەین قسە لەگەڵ یەک بکەین بەڵام بە زۆر جا بەڕاستی زمان بەکار ناهێنین قسە ناکەین زۆر جا بەس ڕەفتارە نوێنین هەڵا چین ئەمەش وتم وەکو ئەو قۆناغەیە کە تایە ئەژین حوسەڵەمان نییە تااقەتی قسەکردمان نییە یعنی ئێستا سەیر ئینسانی ێستا بکە ینی هەموو شتەکانی لە بەدەستایە باشە یعنی ئەگەر لە ڕووی جەستەوە هیلاکی بڵیت بە بەراورد بە 50 ساڵی پێش ئێستا خەڵکی 50 ساڵ پێش ئێستا زۆر هیلاکتر بوو لە ڕووی جەستەوە بەڵام لە ڕووی ڕۆحیەوە زۆر ئاسوودە بوو بۆ یعنی فرای هەموو ئیشێکەکەەوە بەڵام ئێستا ئێمە هەمومان ئیشەکانمان ینی لەنیان لە ناو ساریان لە نووسنگەیە دانیشتوین ئۆفیسە دانیشتوین بەڵام سێریکە هەمومان هیلاکین ینی کەسێک ئەبینی ئەڵە بۆ دیانیەڵە بەخوا مەشغوڵم زۆر هیلاکم زۆر ماندوم بەڵام بەشێکەوەی ڕۆحمان وەڕاستی دڵمان هیلاکە نەخۆشە بۆ هیچ کاتێکش ئەم تەخزیی دڵەوەکو مۆسیقایە کە هونەرە کەم بۆیەوە یان ئەو هونەرە نەیتوانی خۆراکی دڵمان بدات ئەم کێشە مشاکیلانە زۆرە بن چکەمە بەڕاستی وەردەکی بەڵێ سەبر و تااقەتمان کەمە بێتەوە کاک ئاوات ئێستا جەنابێت باسی کۆمەڵی خاڵی جوانت کرد لەگەڵ ئەمانەیە زۆر جار پێویستەکە ئەگەر تۆ هەلێکی دووبارە ئەبەخشیت بە کەسێکی تر ئەو کەسە قەدری بزانێت کە تۆ کارێکی گەورەت لە حەقی ئەوە ئەنجام داوە کاتە تۆ چۆن ئەتوانیت وا بکەیت کە ئەو کەسە حەقی ئەو بابەتە بزانێت گەورەی کارەکەی تۆ لە بەرچاویا بێت ئەزای چۆن سەحرخان تۆ قەنەعەتم وایە ئەبێ ئێمە ئیشی خۆمان بکەین حەقی کەسی بەرامبەرمان نەبێ بەستم ئەوەی بمبورە قسەکە دەبڕم هەندێک جار کاتێ ئەگەر تۆ بێ هیچ مەرجێک کەسێکی تر دووبارە قبول ئەەکەیتەوە وەری ئەگریتەوە هەندێک جار ئەو بەڕاستی حەقی ئەو دەرفەتە لە حەقی خۆیان ئەنجام ناداتوە با بڵێن ئەو کارە کە تۆ ئەنجام بداوە لەوانێ زۆر پێی نەزانێ هەندێک جار تۆ ئەبێ بۆی دیاری بکەی مەرجت هەیە بەم کۆمەڵە گۆڕانکاریانەوە دووبارە وەری ئەگریتەوە مەبستم لەمەوە تا شەند ئەمە پێویستەکە تۆ بۆی دیاری بکەیت کە ئەم جارە بێ بەم شێوەیە مامەڵە بکەیت نانا بە دڵنیاییەوە ینی ئەم شتە جیاوازە لەوەی کە تۆ کەسێک دڵی عاجز کردویت بە بێدەنگی فرسەتی دووەمیتەوە کەسی بەرامبەر هەر ئاگای لێ نییە کە تۆ دڵ عاجز بووە لەسەر چی عاجز بووە لەسەر چی ناڕەحەت بووی لەسەر چی بێتاقەت بووی پێویستە ئەو مەرجانە زۆر تەواوە بۆی ڕوونکەیتەوە کەسی بەرامبەر کە من ئەمە تەبیعەتمە ئەمە حەز و ئارەزوومە ئەمە داواکاریمە بەڵێ من داواکاری منە من بەم شێوازە حەزم لە ژیانە بۆ من تۆ لەگەڵ هاوڕێکتا هەیە باشە گاڵتە و گەپی زۆرە ڕەنگە تۆ گاڵتە و گە بکەم بێت حەزت بە زۆر سوعبەتکردنەوە نەبێت ڕەنگە ئەو سوعبەتەکانی زۆر سنوو بەزێنێ بەس تۆ حەزت پێی نەبێت زۆر ئاساییە قسەی لەگەڵ کرێت ئەمە مەرجەکانی منە هاجا من وەکو ئەو شێژ نیم بڵێ ئەمە مەرجەکانمە چونکە کاتێک ئاڵێ مەرج وەکو دەسەڵات و خاوەن بێدەسەڵات بەڵام ئەتوانی بڵێ من داواکاری منە ئەمە سروشتی منە تەبیعەتی منە من حەزم ئاوایە لەگەڵ تا هاوڕێتی کەم پێشەکیش ئەگە بکرێت هەنێک سیفەتی جوانی بڵێ چونکە بەڕاستی من هەر ئینسانێک کە ئەبینی لەم دنیاە چەنە سیفەتی خراپیە دوو ئەوە سیفەتی جوانی هەیە بەس ئێمە زۆر جار تەنها سیفەتە ناشینەکەی کە بەرامبەر ئێمە کردوێتی ئەوە ئەبینین کە ئەوەشمان بینی ئەوانەی تری ڕەفسەکەینەوە بەڵام بەڕاستیەگە تۆزە وربینەوە لە هەر یەکێکمانە کۆمەڵە سیفەتی زۆر جوان هەیە ینی ئەگەر پێشەکیش ئەو سیفەتە جوانانی بۆ باسکەیت و تۆ کوڕێکی وای کچێکی وای ماشەڵڵا پاک و خاوێن نازانم چاکیت بە ڕەوشتی بە ئەخلاقی ڕازگوی کۆمەڵی ئەمانە وەکو چۆنە پیا هەڵدانێکی بۆ بکەی پاشان نقطەکەی خۆت کە حەز پێی نییە بەرامبەر ئەنجامیدا ئەنجالیایە پێی بڵیت چونکە تۆ یەکەم جار بەرزت کردوێتەوە دوایی لێ بەڵام تۆ هەر لە ئەوەڵەوە سەرکوتت کردووە تۆ وای تو وای تو وای توای خستتە بە ناخی ئەرزە ئێتر لە شۆ قسە بکە لە شۆ بتوانێت شت وەرگە بەس تۆزێ هەڵێنێ بەرزی کەرەوە ئەنجا شتێکی پێ بڵێ بۆی وەریگرێت
چون ئینسان سیفەتی وایە هەر تەبیعی وایە کە تۆزێ وەصفت کرد سیفەتە باشەکانی پێوت ئەتە تۆز دڵی ئەکرێتەوە مێشکێکرێتەوە هەناسەیەگەیە بەڵام کە هەچی سیفەتی خراپ و ناشینە پێوت وەکو بزمار داوکتی تەواو جامە بێت هیچ ئینێکی تیان نامێ هەتا لە هەرزەکارش ئەمە هەیە زۆرجار باکودای ئەو کێشەی کە دروستێ بێ ئەوەی یەکسەر داعکوتێ تۆ یەک سیفەتی جوانی ناڵێ بەڵام تۆ دوی سیفەتی جوانی بڵێ سێم سیفەت با خراپەکەی بێ بڵێ من ئەمانم بەدڵ نییە ئەمەش جیاوازەرەوەی کە بەڕاستی ئێمە سیفەتی ئینسانەکەمان بەدڵ نییە نەخۆی یعنی ڕەفزی ئەمە ڕەفتارەی ئەەکەین نەخۆی ئەبێ ئاگاداری ئەوە بین پێی بڵێن ئێمە تۆمان بەدڵە کوڕێکی چاکی تۆ وایت بەس ئەم ڕەفتارێتم ڕەفز کردووە بەدڵم نییە هیوادام ئەم ڕەفتارە ڕوبەڕووم نەبێتەوە دووبارە نەبێتەوە ئەو کاتە هاوڕێتی من و تۆ ژیانی من و تۆ ئاسایی ئەبێتەوە ئەم مەرجانە زۆر دروستە زۆر گرنگی شت لە کاتێکا کە کەسێکە بەدڵ نەبوو لەو کاتێکە هەلی دووبارەی ئەیتێ پێی بڵێ کە لەسەر چی بووە ناکۆکیەکان من چ شتێکی تۆم بەدڵ نییە ڕەنگە ئەو کەسەی بەرامبەرە نەزانێت کە تۆ بۆ شێوازە ئەم بابەتانت بەدڵ نییە کاگات چەند جار ئەم هەلە بیرێ بە بەرامبەر چونکە ڕەنگە لای خۆمان بوترێت هەر بە ئەوەی کە باوە ئەوترێت تا سێ جار ئەمە سێهەمین جار تێعنی ئیتر سێهەمین جار ئینزارەکەی ئیتر خۆت چاکەی خۆت چاکە خۆت چاناکەی تەواو ئیتر هەلی دووبارە نییە بە چ شێوازەکە ئاخۆی هەر هەتا سێ جارە ئەم هەلیکە ئەیەیتەوە بە بەرامبەرەکەت یاخود بە چ شێوازێکی ترە خۆی پسپۆران ئەڵەن فرسەتی دووەم ئەوە حتمیە یعنی ئەبێ هەر بدرێت چون ئینسان لە مادەم لە ژیانی کۆمەڵاتیە ژی و لە ژیانی خەڵکا ژی و خەڵکیش بەدڵی ئەو ڕەفتار ناکەن و کێشە مەشاکیلی ڕوودا و حەدەسی جۆرا و جۆر هەیە پێویستە بەڕاستی کە فرسەتی دووەم درێ بەڵام ئەوەی فرسەتی سێم و چوارەم وەکو یەکەم جار وتمان کەوتۆتەوە سەر خودی خۆت و خودی کەسەکەی بەرامبەرت هەندێک کەس هەیە بە سروشتی خۆی چۆنەڵێ لە ڕووی عەقلیەوە یان لە ڕووی فکریەوە فەقیرە هەژارە ئەونەی پێکە ئیزانێت ئەونەی پێکە ڕەفتاری پێکات ئەگەر ئێمە بۆ یاڵم خودی کەسەکە بناسیت ڕەنگە نەک فرسەتی دووەم و سێم چوارم و پێنجەم بشی پێ بدەیت بەڵام هەندێکی تر هەیە ناوەکو جەناب ئەگەر فرسەتەکان زۆر بێ کاگاوات نابێتە ئیستیغلالکردن چونکە ڕەنگە هەنێ جار ئەم وتەیەش بەکاربهێنرێ لە نێوان خودی کەسەکانە بڵێ من ئەزانێت کە دڵم چەند باشە بەردەوام لێی ئەبورم هەلێکی تری پێ ئەبەخشم بۆیە بەردەوام لەسەر هەمان هەڵە دووبارە هەڵە ئەکاتەوە ئەمە جۆرێک لە جۆرەکان نابێتە ئەوەی کە بزانی کە دڵی ئەم کەسە باشە ئەم هەلە بقۆزیتەوە بۆیە بەردەوام تۆ چاوەڕێی هەلی دووبارە بێ بە دڵنیاییەوە بەس مەبەستەکە لە کوایە بۆ مناگەر ئەم کەسە چیە ئایا هاوسەرە وایە وەکوتمان دایک و باوکو خوشک و برایەکەەوە بازنەیەکەم وتمان باسی ناکەین ئەگەر هاوسەرە ئەمە جیاوازات بەڕاستیەکە فرسەتی دووەم و سێم خاستەن هەنێ حاڵەت هەیە ڕەنگە فرسەتی دووەمیش شمولی نەکا بۆ منەوەکو خیانەتی هاوسەری ئەمانە ڕەنگە زۆر جان ئینسان نەتوانێت فرسەتی دووەمیشی پێ بدات بە پێوەی کە لێکۆڵێنەوە کراوە کە زۆر کەم ئەو هاوسەرانە توانیانە بمێنەوە کە هاوسەری بەرامبەری بڵێن کەسەکەی بەرامبەری خیانەتی لێ کردووە بەڵام مەبەستەکەی من لەوایە بوو یعنی کەسەکە ئەگەر بناسیت ئەو کاتە ڕەنگە فرسەتی دووەم و سێم و چوارەمشی پێ بدەیت ئەمە یەک وەگوتیشم فرسەتەکە ئەوە نییە عنی دووبارە هێنیتەوە ناو ژیانی کۆمەڵایەتی و ڕۆژان و تایبەتێکی خۆت بە هەمان شێوەی ینی دەکرێت مادەم کەسەکەمان ناسیوە دەزانین کە لە چه ئاسیەکایە لە چه ئاسێکی ڕۆشنبیری و سەقافیایە دەزانین هەکبەکەی وەکو کوردواری خۆمانە هەر ئەوەی پێەیە بۆی هەرەوە ڕەفتارژەکە بەشێکی ژیوایە یعنی بەڕاستی گەشتێکی تریز باشتری بزانایە باشتر مامەڵەیە کرد بۆی ئەگەر تۆ بزانیت ئەو کاتە فرسەتەکان بەپی ئەوە دانی سێم و چوارم بەڵام لەگەڵ ئەوەشە کە زانیت وایە هەکبەکەی ئەو نیتایە هیلاک دەکات لە سێم و چوارەمە هەسەکەی استیغلال کراوی وردە سنوورەکان یان مەودای نێوانتان فراوانەکەیت دووری خۆیتەوە لە خۆت بەڵام نایبسڕێنی هێشە پەیوەندی نەبسراوە بەمەرج ئەمە وتم پەیوەندی خوشک و برا و هاوسەر نەبێت چونکە هی هاوسەر و ئەوانە ناتوانانی بەڕاستی بیبسڕێن بەس لە دەستگایەکی ئەوە یەکێک کارەکە یان لە دایرێکا کارەکەیت دەتوانیت ئەم مەودایە دوور خەیتەوە تەنها لە کاتی ڕۆژانەیە بەپی ئەو ئیشی کە هەتە مامەڵی لەگەڵکەیت بەڵام دوایەوە توانی هیچ پەیوەندیکی لەگەڵ نەکەیت بۆ منە بچوونە دەرەوەیەکە پەیوەندیکی تەلەفۆنیە مسنجەرێکە نازانم و ئەم شتانەیە ئەتوانی ئەوانە وردە بەپێی مراحیل دووری خەیتەوە ئەو کاتە خۆشت
هیلاک نابی بەڕاستی ئەو کاتە پێویستیش بەوە نییە دووبارە فرسەتی تری بیتەوە چونکە تۆ ئەوە دوور خسۆتەوە مەوداکە ئەوە دوور کەوتۆ مەجالیەوە نییە دیسان و هەڵەی تر و شتێکی ترکات و ڕفتایی ترکات و کە تۆ ناڕەحەتکە بۆ مەوداکە ئەتوانی دوور خەیتەوە نەبی بسڕێنی چونکە من زۆر جا لەگەڵ نیم ڕاستی کە زەڕ بێنی بەسەر ئینسانەکە ینی تۆ ئینسانە بڵێ تۆ هەر هیچ نیت ئەمە زۆر جا کە تۆ ڕابین ئەڵێن تۆ هەر وای تۆ هەر هیچ نیت تۆ هەر هەچی شتی خراپبوو ناشینە پێ ئەڵێن من لەگەڵوانی زەڕ بێنی بە ئینسانەکە بەس توانین مەوداکە دوور خەیتەوە چونکە یەکەم کەس بەڕاستی ئەو کەسێک کە کەسێک ناڕەحەتەکە خۆی یەکەم کەس قوربانیە یەکەم کەس خۆی لە ناخەوە هیلاکە ماندووە ئیلا هەنێ کەسی شاز نەبێ کە بۆ بە بەشێک لە کەسایەتیان یعنی هەتاکو نە پیاکوشتنیش بۆ بە ئەخوانەوە لایەن ئەمانە جیاوازە لە بەڕاستی لە ئینسانی تەبیعی ئەمە باسی لە ئینسان تەبیعیەکەین باسی لە ئینسانی ئاساییەکەین نەک لە هەنێ ئینسانی شاس کە بەڕاستی کە نەک دڵێشان و ئازاردان بە کەسانی دەوروبەر ئەسڵەن هەنێ نەخۆشی هەیە ئەڵێ ئازار بە کەسانی دەوروبەرە بینێت چێژی لێ بینێ ئەوە جیاوازە لەوە جاکاک ئاوات ئێمە هەندێک جار کۆمەڵک لە پەیوەندیەکان پێویستمان پێیەتی کە بیان هێڵینەوە بە قسەکەی جەنابەت کەسەکان پێویستەکان لە ژیانمانە بمێنەوە زەڕبیان لێ نەدەین تا چەند ئەمە دروستە ئەگەر ئەو کەسێک کە لە حەقیا هەڵەکراوە خۆی دەست پێشخەریکا بۆ ئەوەی کە داوای هەلێکی دووبارە بکات کە بیبەخشێتەوە بەو کەسێک کە هەڵەکەی ئەنجام داوە ئەمە کارێکی دروستە؟ بڵێ چونکە بەڕاستی ناڵم ئینسانە دروستە بەڵام باشترە کەسی بەرامبەر داوا بکات یعنی ئەو خۆی بە هەڵەی خۆی بزانێ اینجا داوای بزەبت اینجا کوونەوەکو تژم ئیستیغلالیشی نەکات زۆری بۆ نێنێت زەختی لێ نەکات بەڵکو حڕێتێک با بە کەسی ئەوەی کە دڵی ڕەنجاوەکو کوردواری خۆماڵێ هیلاک بۆ ماندوو بووە ئیستیغلالی نەکا ئازادێکی باتێ بۆ بتوانێت بە ئاسانی بیرکاتەوە بڕیابدا و ئەگەر کەسەکەش ئەمەی کە دڵی بە حساب ڕەنجاوە ئەگە زانی هەڵەکە لەمەوە ئەوە زۆر باشترشەکە و بزانانی هەڵەت تێگەشتوە زۆر باشتر دەست پێشخەریکە فرسەتی دووەمدا ئەوە بۆ زۆر جار ئەم کێشانە وردەکاری زۆری هەیە یعنی ڕەنگە بە ئەلفوبا جواب نەدرێتەوە پێویستی بە جیم و دال و ها ئەوانەش هەبێت چونکە زۆر جار ئەمانە بە بەڵێو نەخێر ڕەنگە بکەینە هەڵەوە ئێماڵێن فرسەتی دووەمی مێرە ئەی چێناڵێ ئەمە کەسی کە دڵی ڕەنجاوە بە هەڵە لی تێ نەگەشتووە چێناڵێت ئەم ئەو ڕۆژە حوسەڵەی نەبوو تااقەتی نەبووە بە بەسیتی شت حاڵی تێک چووە ڕەنگە باش سەگانی بۆ نەکرۆ بۆیە ینی وردەکارەکانی ئەوێت بۆیە وتم ئەو ئینسانە خۆی بناسێت کەسی بەرامبەر بناسێت بە وردی هەڵسەنگاندن بۆ دۆخەکە بکات و بۆ دۆخی بەرامبەرشکە ڕەنگە ئەو کەسێکی زۆر باش بێ بەس لەو دۆخەیە لەو وەزعەیە کە تێی کەوتووە ڕەنگە لەو کاتەیە نەخۆشی هەبوو بێت پارەی پێ نەبوو بێ قەرزاری هەبوو بێ کۆمەڵی کێشی تایبەتی خۆی هەبوو بێ لەوە ئەو ئینفیعالی بۆ هاتبێ لەوە ئەو ڕەفتاری بۆ هاتبێ بۆی ئەم هەڵسەنگانە ئەگە بەڕاستی بە وردی بکرێت نەخۆمانەکەینە هەڵەوە نەخۆشمان پێویستمان بۆ فرسەتی دووەم و بۆ داوای لێبوردنەژەوێت زۆر دەستەکانە سپاس بۆ ڕوونکردنەوەکانە